خوا بخرابي منك يا ربي. خوا إن شاء الله دركي خير لي مام كادوا باراني بخير ومام باري والله. والله یەکەم شت ئەوە سنەتی پێغەمبەری عەلەیهی سەلام هەر کاتێکی باران نەباری ئێمە ئەو نوێژەی دەکەین بەێ چونکە باران یەکێکە لە سەرشی شتی ژیان وجعلنا من الماء كل شيء حي. ئێستا مەسەر لۆ نمونە دار و بار حیوانات گیاندار ئینسان حتا لە لۆ ناوبردننی نەخۆشی وانزلنا من السماء ماء ليطهركم به وانزلنا من السماء ماء طهورا وانزلنا من السماء ماء مباركة. ئەو شتەی لە ئاسمان دێتە خوارێ ئەو بارانە هەمووی ڕەحمەت و بەرەکەتە. مامۆستاجان ساڵانە چەند جار ئەم نوێژە ئەنجام دەدرێت هەر کاتێک باران نەبارێت یەک جارە لە ساڵی هەر کاتێک باران نەبارێت چەند جارێکیش دووبارە بکرێت و احتیاج ئێستا و سار تقریبان لە هەموو کوردستان کرایە ئەو ڕۆژ لە زۆربەی شوێنەکان کرایە لە گوندەکان لە ناحیەکان لە هەمووی کرایە الحەمدولیلا سواز دەخوای گەورە ئەوە دووەمین جارە ئەوسان هە لەو ساحەیە ئێمە نوێژی بارانە بکەین. ئەمڕۆ لە شاری کۆی جەناوی مەلای گەورە مسلمانان زۆر بەکوڵ هاتن بۆ ئەوەی کە داوا لەخوا بکەن بارانی بەڕەحمەت بارێت چونکە ماوەیەکی زۆرە باران نەباریوە بۆیە مسلمانان زۆر بە زەلیلی زۆر بە کزۆڵی هاتن لە خوای گەورە پاڕانەوە بۆ ئەوەی خوای گەورە خدای ئەرحەم الراحیمین باران بارێنێ ئێمەش هەمومان ئامینمان دەکەن لەگەڵ دوعاکان. جيمانا ملا بو هاتي ودعاء ما نكر إن شاء الله خوالي من قبول كا باراني خير وبركة دعاء ملت ببارك خوايا خوا بخرابي منك يا ربي. خوا إن شاء الله دركي خير لي مام كادوا باراني بخير ومام باري والله زور أو هنا لو أهم قملات لو أو ملتي فلسطين إما أو حال زور أو عالم أو مراتهم بالسيا خوالي من قبولك يا ربي. دەستت خۆش بێ مەمنون. جا ئەوەندەی کە خۆت بەبیر هیچ کاتێکەوە درەنگ باران باری وە بیر دوێ والله نەوەڵە پێشانواران زۆر دەباری مانگی 11 هەموو دنیا سووا بوو ئێستا باران نییە کا هەموو دنیا هیچ کۆنە ئیشێنە ماشێنە ئالەم برسیتی.